أي خەڵچینە ئەی بەندەکان ئەی دروستکراوەکانی خوای گەورە ئەی خەڵکی سەرزەوی بەعام خوای گەورە بپەرستن بە تاکوتەنیا ئەو خوایی کە ئێوەی دروست کردووە واتە تەنها ئەو شایانی پەرستنە خوایە کە ئێمەی دروست کردووە و گیانی بە ئێمە بەخشیوە و هەموو ناز و نیعمەتێکی بە ئێمە بەخشیوە تەنها ئەوە شایانی پەرستن بۆی کە بپەرسترێ لەبەرەوە فەرمێ الذي خلقكم والذين من قبلكم ئەو خوایی کە ئێوەی دروست کردووە و کەسانێکی پێش ئێوەش هەموو ئەوانی پێش ئێوەشی دروست کردووە بۆ ئەوەی تەقوای خوای گەورە بکەن و لەخوا بترسن ولەگەڵ ئەوەشدا خوای گەورە ئەفەرمێ ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت لە هەموو ئومەتێک لە هەموو ئومەتێکدا پێغەمبەرێکمان ناردووە عليه الصلاة والسلام پەیامی یەکەمی بریتی بۆ لەچی لەوەی خوای گەورە بە تاکوتەنیا بپەرستن و دوورکەونەوە لە تاغوتان و خۆیان لێ بپارێزن لەبەرەوە بینین کە پەرستن یەکێکە لە هەرە مەقسەدە گەورەکانی کە ئینسان پێویستە بیکات و جێبەجێ کا بۆ خوای خۆی هەتاکو خوا لە خۆی ڕازی کات